لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین لە سەر بەرنامەکەمان لە نەخۆشخانەی هیواین ئێوەش لەگەڵمان نابن. پاک و خاوێنی ئاو پاکردنەوەی ئاو تا ئەگامان لە ئاوەکانمان بێ پیس نەبن ئاوەکان فیلتەر بکرێن بۆ خواردنەوە پاک بکرێنەوە خەڵکەکانمان زیاتر دوور ئەبن لە خۆشی شێرپەنجەوە. مناڵمان هەیە مناڵمانەیە ئەمری ساڵێکە لە ساڵێک کەمتر نایە ئەمە شەر نییە ئەمە خۆراک وای لێکرد یان ژینگەیە گوای لێکرد نەخۆشمان هەیە مناڵمانێ بورە هەلێکە مانگەوە تووشی ئەمە بوو ئەمە تەسیراتی دایکە کە بۆ مناڵەکانە بوو سیفەتێکی بۆ ماوەی دایکێتی هاتوو بۆ مناڵی چی وای لێ کردو کە دایکی تووشی لەوە کارانە کە باسمان کرێستا و چەکی کیمیاییە یان تەقینەوەکانە کە ژەهراوی بنێسا ئێمە و منتیقانی کە وەختی خۆی لە کاتی ڕژێمە چەکی کیمیایی بەکاراتەوەکو هەڵەبجە سێوسێنان قەڵازێ قەراق سەیرەکەین ڕێژەی توشبووان زیاتر توشبانی ژێرپەنجە زیاتر لە ئەو شوێنەکانی کە چەکی کیمیایی بەکار ناتەوە کەواتە پیسبوونی ژینگە لە ڕێگا و چەکانەوە ئێستا وای لێ کردو کە نەخۆشەکان ئێستا هەندێک جار دیاردە لە نەوەکانە دروستە بێت لە مناڵەکان دروستە بێت لە دایکانە ڕوویاوە ئێستا گەڕێتەوە بۆ مناڵەکانیان. احكي وياها بالعربي كل زين الحمد لله الله يسلمك اشكرك الله يسلمك. يلا احكي يا الحمد لله. احكي ياها كل جيتي هنا الحمد لله انا زينه هسه زينه الحمد لله والشكر يا ربي نشكركم نشكر المدير كل الجماعه علاج زين وكل زين يتداوون نشكركم كم سنة؟ الله والديكم والله صار لنا 3 سنين. شلونك؟ زين الحمد لله. احكي يا انا ماما شو اسمك؟ نورة. نور؟ اي. اسمك شنو؟ خالد. خالد مريض؟ والله عنده بالدم مرض بالدم. بێگومان ینی فرەدانی پاشماوە لە ینی جا هەر شتێک بێت خۆی دەبێت بیرەوەی بکەوە دواتر کاریگەرێکی کیمیایی یاخو کاریگەریەکی ناخۆش لەسەر هەم لەسەر ژینگە هەم لەسەر تەندروستی ئینسانەکاندا دروست دەکات. لە ڕاستیدا شتفرێدان هەموو کەسێک تووشی بووە بە خۆشمەوە ینی ناکرێت بەڵام شتم فڕێنەداوە بەڵام ئەوەی کە دروست دەکرێت ینی پاژماوە بەجێ دێڵدرێ بۆ ئەو کۆمەڵێک نەخۆشی پێوێ دەبینین ئێستا وای لە تۆ خەڵک دەچێت سەر زبڵدانەکان بژێوی ژیانیان پەیدا دەکەن یعنی ئەوە کارێکە کە وای کردووە ڕێژەی ئەو نەخۆشە لە هەرێمی کوردستان ئاستێکی باڵا بەرز بێتەوە. وەزا چۆنە؟ باش. یاریەکەی؟ لە کۆڵان وشتیا یاریەکەی؟ زوو دەستێ شە باش هەن نینۆکەکانێ نینۆکەکانێ چڵفیتیە بە ئامۆزاکە بڵێ بڵێ ئەو نینۆکانە بۆ بکە ئامۆزا پشتە لە بەسەر چاوەکەین وەکی چێنان و بۆچی تووشی ئەو نەخۆشێ بۆیان هەر لە قوڕەکە تووش وەڵی کاگەڕۆنی ئیتر هەر لە خۆ ئەڵەن ناو تووشی ئەو نەخۆشیەوەی تر هیچ هۆکارێک نییە بڵێ وڵا کە سەبەکە بڵێ پرسیارێ لە تۆ بکەم بەڵێ قەت شتت فڕاتە سە ئەرس بەڕاشکاری مەسن دەبێت بۆ نەفڕی بیان کاخەزی شتێک نەبەخواشکرە ئێستا هەتیشمانە خوار هەمووی گرێتەنەوە خۆڵەکەمی کۆکەنێ بێنە دەرەوەنەوەڵە مەسەنیشە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەیە کە ئەم نەخۆشانە تووشی مناڵەبن بە تاکی زۆریش هۆکار هەیە بۆ ئەو شتانە خۆڵ و پیسی بێ ئایا خواردن بێ ئایا سابۆن مۆ داوایەکە ئەگەر توانین تا شەربەتی فرێشێکی بۆ دروستکەی تاپچی لە خوار و ساردێکی بۆ کڕی زۆر هۆکار ئەو هۆکاران سادی مێرەوە نەوەڵا باش شەربەتینێ بە فرێدانی مادەی پاشەڕۆ ئاو پیس نەکرێ بە فرێدانی مادەی نایلۆنی وەکو نایلۆن و وەکو بەتڵی ئاو وەکو بەتڵەکانی تر چونکە ئەو مادە نایلۆنیانە ئەگەر بمێنەوە بۆ ماوەیەکی زۆر ئەبنە هۆی پیسبوونی ئاو لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی چەند جۆرێک لە جۆرەکانی شێرپەنجە و هەم لە ڕووی خواردنیشەوە ئەگەر ئێمە وەکو خەڵکی خۆمان زیاتر ئێحتیمام بەوە بین کە خواردنی فرێش و تەڕ و تازە بخۆین ئەوە مەجالی تیانە جەستەمان تەندروستتر ئەبێ و دوور ئەکەوینەوە لە شێرپەنجە ئەو خواردنانەی کە باشن زۆر جار باسیەکەین ئێمە وەکو خواردنی سەوزە خواردنی میوە حتا خواردنەکانی تر ئەگەر فرێش و تازە بن خەتەری توشبوون بە شێرپەنجە کەمەکاتەوە بەڵام ئەگەر تۆ مەسەرەن ئەو خواردنەی بۆیە ئەگەر لە دەرەوەی وڵاتەوە بێ و
ماوەیەکی زۆری پێ بچێتە ئەگاتە تۆ ئەوە مەجای پیسبوون و تێکچوونی زیاتر ئەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجە وەکو مەسەرەن گۆشت کە تاجرەکانمان ئەیهێنن باش وایە ئەوان ئێتیمان بەوە بن کە ئەو گۆشتەی ئەیهێنن گۆشتێکی پاک بێ بڕوا پێکراو بێ و باش بەستە بێتی مەسەرەن مەجای ئەوەی تیانە بێت چەند جارێک بخاو بێتەوە و دوای ئەوان ساردی بکەنەوە ئەگەر گۆشتەکە پاک و تەمیز بێ و بە زوی بگا لە فترەیەکی زەمەنی دیاریکراوە باشترە وەک لەوەی کەوا ماوەیەکی زۆری پێ بچێ و گۆشتەکە تێک بچێەوە تا پێشیان ئەکرێت بتوانن شتی فرێش بێن نە وڵاتەکەمانەوە کەواتە پیسبوونی ژینگە لە ڕێگا و چەکانەوە ئێستا وای دەکردو کە نەخۆشەکان ئێستا هەندێک جار دیاردە لە نەوەکانە دروستە بێت لە مناڵەکان دروستە بێت لە دایکانە ڕوویاوە ئێستا گەڕێتەوە بۆ مناڵەکانیان بەرەوانە ئەو مناڵانە زیاتر لە دایکیانەوە تووشی نەخۆشی زیاتر خوێن بوو نەخۆشی خوێنن نەخۆشخانەی هیوا دایمە هیوایەکیە بۆ مرۆڤەکانی ئەم وڵاتە ئێوە هیوا بەخشن بۆ ئەوی کە ئەم ناڵانش چارەسەرکرێن ئیشەڵا ئێمە هەر خۆی کە سەرەتای ئەم خەستخانەمان کردەوە 2007 ئەم نەخۆشخانەمان کردەوە بەڕێوەبەری گشتی و کاتێک هەمومان بڕیارمان وا بوو کە ناوەکە ناوێت بدۆزینەوە کە بتوانی خزمەت زیاتر بەو نەخۆشخانە بگەێنین ئێستا بناومان ناوە هیوای ئەو خەڵکەین لەبەرەوەی سەی نەخۆشەکانمان کە لە هەموو شارەکانی عێراقەوەنەوە کوردستانەوە سەردانی ئەم نەخۆشخانەیەکەن و خۆشبەختانە ئاسی زانستی ئەم نەخۆشخانەی وای کردووە نەوە تەنها لە عێراق لە زۆربەی وڵاتە داوەسەکان وەکو تورکیا ئێران سووریا ئەردەن کە نەخۆش سەردانیەکات ئەڵێ بۆچی لێ هاتی بچوو بۆ نەخۆشخانەی هیوا لەوێ چارەسەری بووە کە توانیمانە هەمان خزمەت هەمان مەجای زانستی و ئەو کارمەندە دڵسۆزانی کرێرە کارەکەن بڕۆیان بۆ خەڵکە بکەن کە ئێمە توانین لێرە هیوا بین بۆ نەخۆشانی کە لێرە ئێمە خزمەتیانەکەین و زۆربەی نەخۆشەکانمان شایەت ئەوەی کاتوتە ناو نەخۆشخانەی هیواوە چارەسەری تەواوی بۆکە زۆربەشیان چاک بوونەتەوە مەستان و خالید و ڕێژوان و ئەلەند چاوەڕێی ئەوەکەن هیوایەکیان بۆ بگەڕێتەوە ئێمەش داواکارین لە خوای گەورە کە هیوایە بگەڕێنەوە بۆ ئەم کەسانە و خواشیفیان بات بەڵام لە کۆتایی ئاڵین هۆکاری پیسبوونی ژینگە ئەو هۆکارانن کە باسمان کرد تاجیرەکان بازرگانەکان بیر لەوە ناکەنەوە کە مناڵەکان تووشی چ نەخۆشیەکە بن خواردنێن ئەم وڵاتەوە ئێمە بیر لەوە ناکەین ڕۆژانە دەبەی ئاوەکانمان فڕێن و عەلاگە فڕێین بیر لەوە ناکەینەوە ئەو کەسانی کە تۆڕی ئەنتەرنێت و یاخود تۆڕی تەلەفۆنەکانیان هێناوەتە وڵاتەوە جگەلەوەی کە ژینگی ئەم وڵاتیان ناشرین کردووە ئەمەش هۆکارەکانێتی کە مناڵانە تووشی چەندها نەخۆشیە بن ئەبێت چەند مناڵی تر چاوەڕێی ئەوە کات ڕۆژانە تووشی نەخۆشیەک بێت ئەبێ بڵین خوایە ئەم ئاگر لە ئێمە دوور بگریت بەیوای لە ساغی بۆ هەموو لایەک لە پێشا بۆ مناڵانە خواتان لەگەڵ یەکترێ بینەوە ناو چییە؟ مەستان گیان لە پۆلی چەندی؟ چەند ساڵە مەستان تووشی نەخۆشی بوو؟ ساڵە بەڵێ حەزەکە و کەس نەخۆش نەکرد هۆکارەکانی ژینگە یەکێکن لەو هۆیانەی کە ڕەنگە ببنە هۆی دروستبوونی نەخۆشی شێرپەنجە ئەڵای سەر وەڵە گرێ هەیەی گرێ لە شۆ؟ لە سنگی و پشتی ناو چییە؟ محەممەد خالد مەریض؟ نعم والله عنده بالدم مرض بالدم پیسبوونی ژینگە کۆمەڵێکە هەیە کە ژینگەی پیسە بێ یەکی لەوانە بوونی ئەو کارگانەی کە نزیکی شارەکان